بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان شەش لایانی سیاسی بۆ گێڕانەوەی دەنگە دزراوەکانیان لە بەردەم بارەگە یوێن لە شاری هەولێر گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا هەرێکە لە کۆمەڵی ئیسلامی و زوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی و زوتنەوەی ئیسلامی و حیزبی شوعی لە بەردەم بارەگەی نەتەوەیەکگرتووەکان لە شاری هەولێر گردبوونەوە و داوایان کرد فشار دروست بکرێت بۆ گێڕانەوەی دەنگە دزراوەکان. بامیان دەرێک لە بەڕێزان هۆشیار عەبدوڵڵاه هەڵسوراوی بزوتنەوەی گۆڕان کامەران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان باز لە ساختەکاری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنرانی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک لەسەر ساختەکاری دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. هەڵبژاردنە بەرنامە بۆ داڕێژراوەکەی 12 ئایار چەندان حاڵەتی دزینی دەنگ و ساختەکاری شەرمهێن و ئابروچوونی بۆ حیزبە تەزویرچیەکان بە دوای خۆی داهێنا تا ئەو ڕادەی دەنگی خودی کاندیدەکان بۆ خۆیان تۆمار نەکراوە. کاندیدی ژمارە 2 لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی دەڵێت لەو بنکەی خۆی و خێزانەکەی و کەسە نزیکەکانی دەنگیان تێدا داوە دەبوو زیاتر لە 35 دەنگ بەدەست بهێنێت بەڵام تەنها 2 دەنگی بۆ هەژمار کراوە. لە چەندین شوێنە ئەمە ڕوویداوە خەڵکێکی وا هاتووە مدیر محەتەکان خۆیان پیان و تومەڵێ لەم بنکەی ئێمە چەندین کەسی نەخوێنەوار هاتووە من دەنگم داوە بۆ تۆ بووە ئێستا پێم سێرە دەنگەکانی تۆ تەنها 2 دەنگی لێماوەتەوە لەوە زیاتر نییە. بەڵێ من لە محەتەکەی خۆشم بە هەمان شێوە تەڵەن ئێمە دابەش بووین 2 کوڕم لە محەتەیەک دەنگیان داوە کەوتم ئاوای لێ هاتووە لە محەتەکەی خۆشمان کە خۆم و هاوسەکان و براکانیشم هەمووی لەوێ دەنگی داوە من خوانەی بڕە من 10 برام هەیە 35 برازام هەیە بەس هەموو دەنگەکانی من کۆکەیەوە لە هەموو ئەو مەنتیقایە لەوانەیە 35ەکە دەرنەچی ئەمە کارەساتێکە بەڕاستی کە ناشارێتەوە هەموو ئەوانەی کە لەسەر بنکەکانن بە لایەنگرانی دەسەڵاتیشەوە ئەوانەی کە دەنگیان بۆ یەکێتی و پارتیژە زانن کە ئەم دەنگانە لە 100% ساختەکاریە کە هیچ بەڵگەی ناوێ. لە حاڵەتە سەیر و سەمەرەکانی حیزبە تەزویرچیەکان ئەوەیە لە زۆربەی ناوەندەکانی دەنگداندا کاندیدانی ژمارە 3 و 4 و 5 کۆمەڵی ئیسلامی دەنگیان بۆ هەژمار نەکراوە بەو پێی کاندیدی ژمارە 3 لە لیستی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی ڕای دەگەێنێت تەنانەت لەو بنکەیکە خودی خۆی و هاوسەرەکەی و ژمارەیەک لە کەسە نزیکەکانی دەنگیان داوە تەنها 1 دەنگی بۆ تۆمار کراوە لە زۆربەی ناوەندەکانی دیکەش هیچ دەنگێکی بۆ نەهاتووەتەوە. دەنگەکانی من لە هەندێک مەحەتەیە هەر ژمارە 3 داخڵ نەکراوە کۆدی بۆ دانەنراوە و لە هەندێک مەکتەبیش کە بە نمونە لامە بە شخصی خۆم و کەس و کار معایرە دەنگیان داوە تەنها 1 دەنگمان هەیە کە نزیکەی 30 دەنگە بۆ نمونە لە مەحەتەی تر هەبووە کە دەنگیان داوە بە هەمان شێوە دەنگ هەر تۆمار نەکراوە هەتا هاوڕەکەم وتی کە خۆم سوێنی هاوڕەکەم هاتخوای هەردووکمان دەنگمان هەیە وتمان بەڵێ یعنی ئەمانە هەمووی بە نەتیجە و بە نمونە لای خۆمان گەیشتۆتەوە بە خۆمان کە بەداخەوە زۆر بەداخەوە کە هەر دیارە هەندێکیان یان کۆدەکە تۆمار نەکراوە لەو مەحەتەیە یان دەنگەکە هەر داخڵ نەبووە. اینجا بەپێی ئەمەش ئێمە داوا لە دەنگدەرانی خۆمانەکەین کە هیچ کات بە هیوان نەبن کە ئومێدی گۆڕانکاری هەر نزیکە. ئەگەرچی حیزبە تەزویرچیەکان ساختەکاریان بە شێوەی ئەلکترۆنی و بەرنامە بۆ داڕێژراو ئەنجام داوە بەڵام بەدەرنین لە هەڵەی زەق و گاڵتە ئامێز و سەیر و سەمەرە کە بووەتە جێگای باس و نوکتەی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کۆڕ و کۆبوونەوەکان بە نمونە جگەلەوەی دەنگی ژمارێک لە کاندیدەکان بۆ خۆیان و لیستەکان هەژمار نەکراوە بەڵکو بەشێکی زۆری دەنگەکانیان بۆ کاندیدێک دزراوە کە نەناو و نەژمارەی لەو لیستەدا نەبووە. سەرڕای هەموو ئەوانە هەڵە و پەڵە گەورەکانی ئەم بەناو هەڵبژاردن و پرۆسەی دەنگ دزینە وای کردووە هاوڵاتیان لەلایەک خەم بۆ دەنگە دزراوەکانیان خۆن و لەلایەکی دیکەشەوە بە عەقڵیەتی حیزبە دەنگ دزەکان پێ بکەنن. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان مامۆستاکان بەرەنگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئێوە کوشش لایانی سیاسی بە فەرمی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقتان ڕەت کردوێتەوە هەوڵەکانتان بەکوێ گەیشتووە بۆ گێڕانەوەی ئەو دەنگانەی کە لێوە دزراوە. بەڵێ بەلای خۆی گەورە میرەبان دیارە هەوڵی ئەم لایەنە سیاسیانە
لە ئەنجامی ئەم هەڵبژارنەی کە بە هەڵبژارنەکە بەڕاستی ینی زارشکەنەوە سەریکە ئەم هەڵبژارنە تەزویری تێدا کراوە و سەختەکاری تێدا کراوە و دەنجی حەقیقی هاوڵاتیان بەلا ڕێدا بردراوە قسەمە لەسەر ئەو بابەتی نچکۆ بەبەتە زۆری قسە لەسەر کراوە دیکۆمنت و بەڵگەنامەکان زۆرن ڕۆژانە و ناوەند و ئەوەی کە پێی دەوترێ بەشە بەرپرسیارەتیەکان لەگەڵ لەم لایەنەکە بەرپرسن لە ژووری هەڵبژاردن ناوەندی هەڵبژاردنە دیکۆمنت و بەڵگەنامەی زۆر لە بەردەستایە لەو بارەیەوە قسەمان لەو بابەتەنی قسە لەوەی دەکرێت چی بکرێ بۆ ئەم حالەتە جارێ پێش هەموو شتێکم پێم وایە ئەو هێزەی کە دەنگ دەبا ئەو هێزەی کە دەنجی لێ دەبردرێ هەردووچیان لەو ڕوانگەیەوە ینی واتە سەور نەکە ئەو هێزەی کە دەنگ دەبا قازازی کردو ئەو هێزەی کە دەنجی لێ دەبدرێ زەرری کردووە واتە سەور دەکەم ئینسان بەس دەتوانێت سوودمەند بێ لەو دەنگەی کە حەقیقی خۆیەت یا جینا ئەو دەنگی کە دەبردرێ بابرین دەنگ زەوتکەر سوود لەو دەنگە وەرناگرێن وەکو حالەتێکی هەڵاوسانی لێ دێ و دەزێت تووشی زۆرێک لە قەیران دەبێ و تووشی زۆرێک لە بەرپرسیارەتی دەبێ من واتە سەور دەکەم لە دوای 2009 پەرلەمانی عێراق ئەوەی کە پێی دەوترێت لەسەر پێی دەوترێ با بڵێن نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقا چالاکتر بوون و گروزگۆڵێکە لێوە دەستی پێکردو لەو کاتێک کە زۆرێک لە تەنەوە لە بەغدادا دروست بووە پێشتر کە قۆڕە کرابوو لایەن یەکێتی و پارتیەوە لەو کاتەوە با بڵێن ستافی کورد لە بەغدا بەهێز بووە کە لایەنەکان تر پێکەوە بەشداریان لایەنەکانی تریش بەشداریان پێدا کردووە کە ئێستا زارێککە قۆڕەق دەکرێتەوە لە یەکێتی و پارتی من واتە سەور دەکەم زارێککە ئێمە بەشداری ئێمە لە پەرلەمانی بەغدا زۆر بەرەو دواوە دەگەڕێتەوە ئەمە حالەتێک پێم خۆشە لەو ڕوانگەیەوە ئایا ئەم هێزە سیاسەنە چی پێ دەکرێت بەبێ مەسەر پرسیارەکەی دۆچکۆ لەو ڕوانگەیەوە ئەوەی کە قسە لەسەر ئەم دوو هێزەیە کەم حالەتی کردووانە قسە زۆرە لەسەر ئەو بابەتە من پێم وایە ئەم هێزانە ئەمڕۆکە دنیا ئەگەر بێت و دەوڵەتێک هێزێک لە دەرەکی توانی بێتیان بەرژەوەندی ئابووری و ئەمنی لەگەڵ ئەم هێزانە هەبوو بێ و هاوکاری کرد بن بە دڵنیاییەوە دنیای دەرەوە و هێزە ئیقلیمی و دەولیەکان کورد هەڵە هاتووە لە هێزێک لە دەوڵەتێک لە شوێنێک کە سەختەکاری بۆ کردبن بەرامبەر لەوانێ بە پارە من واتە سەور دەکەم ئەوەی کە دوێنێ بەرامبەر بە ئەمڕۆ بەرامبەر بە UN ئەم هێزانە گرتبوونەوە گەورەیان ساز کردووە وامی کە لە بەیاننامەکەدا هاتووە بەوەی کە سەردانی قونسوڵیەکان بکرێ و ئەمەی کە کۆمیسیۆنی باڵی سەربەخۆی هەڵبژارنەکانی لە عێراق کە هاتووەتە کەرکووک و بڕیاریەوەداوە پێداچوونەوە بە ڕاستەوخۆی دەنگەکانی کەرکووکە ئەگەر کەرکووک جارێککە با بڵێن ساختەکاریەکە دەرکەوێ و ئەمە زەمینەیەکی با بڵێن ئەمە هەنگاوێکی گرنگە بۆی کە لە هەرێمی کوردستانیش لەسەر هەمان قیاسی کەرکووک ساختەکاری کراوە بۆیە تەسەور دەکەم کاریگەری ئەم هێز سیاسیانە کاریگەریەتێکی باش بێ لەسەر ئەوەی کە بۆ دنیا بۆ وڵاتانی دەوروبەر بۆ هێز سیاسیەکان بەڕێزی وتت لایەنەکانەوەی کە دەنگیشان بردووە قازانجی لێ ناکەن چۆن قازانجی لێ ناکەن ڕەنگە خەڵک بڵێ بە کورسێکی زۆرەوە مەسەلەن ئەو دوولایەنە دەستنەوە بەغداد لەمە دووە خۆت وتت قۆڕخی بڕیاری سیاسی و مەسلەی دۆسی ئابووری لە هەرێم و بەغدا دەکەن چۆن سوودی لێ وەرناگرن تزارە پێش هەموو شتێک باو قسەی بکەین کورد قسەی دەکات دەڵێیان نەدەچۆ شاییان کە دەچوو بە نۆ کەسان نەدەهاتەوە دەرێ ئەم هێزانە نەدەچوونە بەغدا و سەربەخۆی کوردستانی ڕاگەیاندووە کە تێزا خیانەت لە هاوڵاتەکانی خۆیان دەکەن و با بڵێن خیانەت لەم هێزانە دەکەن کە دەستبارگریان بوو لە بەغدایە و پێکەوە کاریان کردو بە یەک تیم بۆ واقعی کوردستان فێڵیان لەماش کرد ئەوەندە بە پەلەن بۆی کە بستنەوە بەغدا ئەوەندە بە پەلەن بۆی کە جارێککە با بڵێن احتیکارێکی گەورە لە بەغدا دروستکەن کە لە کاتێک دەمانە بەنیاز نەبوون بستنە بەغدایە بەنیازی سەربەخۆی بوون لە ڕێگەی ڕفراندۆمەوە ئەمە مۆزوعێکە کە من دەرێم ئیستیفادەی لێ ناکەن لەو ڕوانگەیەوە ئیستیفادەی لێ ناکەن یەکەم ئەم دوو هێزە لەو کاتێک کە بەرپرسیارەتی یەکەم لە دەست خۆیاندا بووە هێنە دەستکەوت بۆ واقعی کوردستاندا جێبەجێ نەکراوە واتە سەور دەکەم لە ئێستا بەدواوە دەستنە ژێر بەرپرسیارەتێکی زۆر گەورەوە چکە پێناسی لە ئێستا بەدواوە لەم قۆناغی دوای ڕیفراندۆمە کە ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیاردا بووین لە بینی ئێستا و ڕیفراندۆم و لە دوای بەم با بڵێن کابینێ تازەی پەرلەمانی عێراقیش بتوانین با بڵێن پێویستی بە شەڕێکی زۆر گەورەیە تاوەکو خواستەکانی هەرێمی کوردستان لە مۆزوعی بودجە لە پێشمەرگە لە ئەم ناوسەدا بڕێنراوەنە کە هێزەکانی حکوومەت هاتوۆتەوە ناوجارێککە بۆ ئەم پێم وایە ئەم دوو هێزە بەرپرسیارەتێکی زۆر گەورە دەخەنە سەر شانی خۆیان ئەگرە بە تەنیا بڕۆنە ناو پرۆسەیەوە ئەمە خاڵێکە خاڵش تریش لەوەدایە کە ئەمان نوێنەرایەتی حەقیقی خەڵکی کوردستان دەکەن لە ڕێگەی تەزویرەوە بە تەکید ناتەواویەکان و عیبەکانیان ئەگەر لە ڕابردوودا هەمومان پێکەوە بووین بەڵام خەڵکی کوردستان لێمان نیگەران بۆ لەوەی کە کورد لە بەغدایە بۆ بەبێ هێزی و بۆ ئەم قەیرانە گەورە بەسەر کوردات و لە کاتێک کورد نوێنەری هەیە لە پەرلەمان نوێنەری هەیە لە حکوومەت ئەم پێم وایە زارێککە شەقامی کوردستان نیگەرانیەکان زیاتر هروژمەکەی ڕوو لەوان دەکا و دەکەونە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە لە کاتێکدام دوو هێزە بۆ خۆیان لە بینی خۆیاندا تەبانین ناتەبایی هێزە سیاسیەکان لەگەڵ هەردوو شانیان بکەوێتە سەرشان من پێم
پێم وایە ناتوانن لە ئایندا بتوانن یاریشی زۆم بکەن لە بەغدا. سپاس دەکەم مامۆستا کاکو شەرەف جەنابیشت بەخێر بی. ئەو ناڕەزایەتی ئێوە وەکو لایەنانەی کە بازۆکەن دەنگتان دزراوە لەسەر چییە؟ لەسەر مەسلەی پۆستە ئەو ناڕەزایەتی ئێوە بۆ پۆستە؟ زۆر سپاس بێگومان بۆ پۆست نییە، یعنی ئەو ساختەکاری کە یەکێتیش و پارتیش کردویانەوە بە تایبەتیش یەکێتی لەم سنوورەدا کردوێتی لە بزوتنەوەی گۆڕان ساختەکاری لە ئیرادەی دەنگدەران و لەبارێکیە نیگەرانی ئێمە جیاواز لە داکۆچیکردن لە مۆزوعی ئیرادەی دەنگدەران و دەنجی دەنگدەرانی خۆمان. ئێمە پێمان وایە ئەم ململانەی ئازادی و ئیرادەیە، ململانەی کورسی نییە و پێمان وایە لە ماوەی ڕابردوودا یەکێتی و پارتی هەر پۆستیشیان دەستکەوت بێ، هەر کورسیشیان دەستکەوت بێ لە پەرلەمانی عێراق یاخود لەناو پرۆسی سیاسی عێراقدا زیاتر بۆ چەسانەوەی خەڵک بەکاریان هێناوە، بۆ خزمەتی خەڵک بەکاریان نەهێناوە. کاک حەکیم ڕەنگە بەلاتەوە سیر نەبێ، من لە خلالی ئەم 2-3 ڕۆژەدا بەشی زۆری ئەوانەی کە پەیوەندیم پێوە دەکەن بەشیشیان لە لایەنگرانی یەکێتی و پارتین، یعنی قەلەقی ئەوەن ئایا ئێمە جارێک کە ئەڕۆینەوە بەغایان نا، چونکە لە 4 ساڵی ڕابردوودا بە یەک مەسافە ئێمە داکۆچیمان لە هەموو هاوڵاتیە کردووە. من لە لیژنەکەی خۆم لە لیژنەی ئەمن و دیفاع وەکو یەک مامەڵەم لە هەموو ئەو دەوائرەی اتحادیانە کردووە بێ بەڕەغمی ئەوەی کە زۆرینیان یەکێتین یاخود لایەنەکانی دیکەن یان پارتین لە هەولێر و لە دهۆک و لە ناوچەکانی تر. بێگومان ئێمە داکۆچی لەو دەنگانە دەکەین لەبەروی پێمان وایە لە ڕێگەی ئەو دەنگانەوە ئێمە خزمەتی میلەتەکەی خۆمان دەکەین و بێگومان ئەگەر خەڵک پێی وا بوایە نوێنەرەکانی یەکێتی یاخود پارتی خزمەتی خەڵک دەکەن یان توانە و لێوەشاوەیان وەکو ئێمەمانانە، بێگومان خەڵک دەنجیەدا بە ئەوانە و کاتێمە کێشەیەکمان نەبوو. بەڵام ئەم دەنگانە بە شێوەیەکی زۆر نامەعقول، بە شێوەیە کە لە ڕاستیدا هیچ عەقڵێک و مەنتیقێک قبوڵی ناکات تەزویر و ساختە کراوە کە تەنانەت حتا ئەوانەشی کە ئێستا بە حساب دەرچوون بە وەک نوێنەری ساختە خۆیان گاڵتەیان لێ دێت. یعنی من پۆستێکیان بینی ئەڵە من دەرچوون بۆ پەرلەمانەری پیرۆزبایم لێ ناکەن، یعنی وەکۆی خۆشی هێشتا سیقەی نەکردووە دەرچوویان دەرنەچووە. لەبەرەوە بێگومان داکۆچیکردنی ئەمە داکۆچیکردنە لە دەنگ و ئیرادەی خەڵک و بێز جیاواز لەوە بەشێکی گەورە لە داکۆچیکردنی ئێمە ڕێگرتنە لەو پیلانە مەترسیداری کە یەکێتی و پارتی بە یارمەتی بەشێک لە ئاغاکانیان لە دەوڵەتانی ئیقلیمی و عێراقیش یارمەتیان داون بۆی خەڵک لە کوردستانی عێراق لە هەموو جۆرە گۆڕینێک بێهیوا بکەن. ئەیانەوێ بە خەڵک بڵێن کە سندوقەکانی دەنگدان هیچ ناگۆڕێ، دەیانەوێت بە خەڵک بڵێن کە ئیرادەی ئێوە هیچ نییە و ئێمەی نەتوانین ساختەی بکەین. بەشێک لە داکۆچی ئێمە و بێگومان تا سەریش داکۆچی لێ دەکەین، داکۆچیکردنە لەوەی کە خەڵک بێهیوانە بێ، خەڵک تێبگا کە ئیرادەی ئەوەندە گرنگە هێزێکی وەکو یەکێتی یاخود پارتی ناچارە بڕوا ساختەی بکە، ناچارە بڕوا تەزویری بکە و ناچارە بڕوا حای خۆی لەسەر بەرێ و ناچارە بڕوا فەزیحەیەکی گەورە لەسەر خۆی تۆمار بکە بە فەزیحەی شێوازی وا کە ئینسان هەرمان عین مەسەلەن بۆ نمونە لە کەرکووک لە کەرکووک یەکێتی بە ڕادەیەک تەزویری کردووە نەک حای خۆی حای کوردیشی بردو، هەر حای هەموو کوردی بردووە. بەڵام خەڵک دەڵێن با لە کەرکووک گەڕێن، کەرکووک هەر کەسێک ئەمە بڵێ ئەمە کەسێکی شۆڤێنیە، هەر کەسێک ئەمە بڵێ کەسێکە هیچ لە سیاست نازانێ، هەر کەسێک ئەمە بڵێ کەسێکە هیچ فەرقی نییە لەگەڵەوەی کە ئەڵێ ئەنسوور ئەخاکە ڤالی منەوە مەظلومە. بەعکسەوە ئەمە زۆر تێگەشتێکی غەڵەتە. یەکێتی تەزویر لە بەغداد بکە، لە کەرکووک بیکە، لە هەولێر بیکە، لە سلێمانی بیکە، هەر وەکو یەکە. کاکە تەزویر لە ئیرادەی ئینسانەکرێ. یعنی چی کەسێک پێی وابێ ئەگەر ئیرادی پیاوێکی عەرەب تەزویری تیا بکرێ ئاعتیادیە لە بەرژەوەندی خەڵکێکی کورد. بابە مای شەرم و شوورەیە یەکێتی لە حەویجە یەکەم بۆ یەک عایلەی کوردیتیان نییە. لەبەرەوە ئەم تێگەیشتێکی سەقەتە، ئەمە تێگەیشتە بەشێکە لەو تێگەیشتە شۆڤێنی کە خاکی کوردستان ناگەڕێتەوە بە تەزویر و ساختەکاری. بێگومان کاکە خاکی کوردستان و بەشێک لە نیشتیمانی ئێمە و ناوچە جێناکۆکەکان بە سیاسەتێکی حەشیمانە و بە سیاسەتێکی نیشتیمانی بە سیاسەتێکی ئینسانی دەگەڕێندرێنەوە، نەک بە سیاست. یەکێتی لەسەر ئەرزی واقع لە کەرکووک جگە لە تاڵانکردنی نەوت و جگە لە دزینی نەوت و جگە لە 16 ئۆکتۆبەر و جگە لە فرۆشتنی خاک لەوێ بەرامبەر بە ملیۆنان دۆلار چی کردووە؟ ئێستا ئەوەی کە بە ملیۆنان دۆلار فرۆشتوێتی بە تەزویری دەنجی خەڵک بهێنێتەوە، لەبەرەوە بێگومان ناتوانێت بهێنێتەوە. بەڵام هەرویستم ئەوە بڵم کاک حەکیم، یعنی یەکێک لەو شتانەی کە پێویستە ئەم ماوەیە بە تایبەتی ئەم 6 لایەنە پرسیارت لە ئوستاز کرد لەسەر ئەم 6 لایەنە، ئەم 6 لایەنە بیکەنەوەی کە پاراستنی هیوای لای خەڵک، بۆ پاراستنی هیوا لای خەڵک بۆی کە ئەمانە فعلا لە هێزی ئەوەن کە داکۆچی لە دەنگەکانیان بکەن. دووشت پێویستە بیکەن، دووشت. یەکێکیان زۆر گرنگە هەموو ئەو پێداویستیە مەدەنیانە لە خەباتی مەدەنی بەڕژانە سەر شەقام، بە جوڵاندنی هێزی دیبلۆماسی، بە ڕۆیشتن بەرەو بەغدا، بە کۆبوونەوە لە هەولێر، بە خۆپیشاندان، بەڵام خۆپیشاندان نەک بۆکەوەی خەڵک بڕاوانە لە شخصی یەکەمی حیزبەکانەوە ئەم 6 حیزبە بۆ کادرانی سەرکردایەتیان، بۆ پەرلەمانتارانیان، بۆ کاندیدەکانیان، بۆ شخصە قیادیەکانیان بڕژێنە سەرجادە، بڕژێنە سەرجادە بە خەڵکی نیشان بدەن، بە دنیای نیشان بدەن ئەوەی کە لە سلێمانی و لە هەولێر کراوە شتێکی ئابڕووبەرانەیە. ئەمە یەک. دووەم تەمەنا دەکەم ئەم تەزویرەی کە کرا ئەم 6 لایەنە هەمویان و بە تایبەتیش بەشێک لەو لایەنانە سوودی زۆریان لێبینی بێ.
بە تایبەتتریش برادرانی یەکگرتووی ئیسلامی، برادرانی هاوپەیمانی، برادرانی حیزبی شوعی، برادرانی بزوتنەوەی ئیسلامی لەوە تێبگەن کە وەختی خۆی کۆمەڵ و گۆڕان بەم شێوازە سەنگەری لەم دوو حیزبە گرتە بوو، ئەمان باش ئەیانزانی کە دروستکردنی جەبهەی گۆڕانکاری لە بەرامبەر ئەم دوو حیزبە ساختە چیە؟ ضرورەتێکی مێژووی گەورەیە و ئەوانە کە بێتە سەر لەحزەی حەسم ڕوحم بە کەس ناکەن. بڕۆ بزانن سەرڕای ئەو هەموو نزیکی کە بۆ نمونە برادران یەکگرتوو لە یەکێتی و لە پارتیەیان بوو بزانن چ غەدریشیان لێ کردوون. حیزبی شوعی بە هەمان شێوە، دکتۆر بەرهەم بە هەمان شێوە، تەمەنا دەکەم ببێ بە دەرسێک بۆیان تێبگەن کە ئەم جارە هات کە هاتنە ناو ئەم بەرەی گۆڕانکاریەوە جارێککە بە ئاسانی چۆڵی نەکەن، جارێککە بە ئاسانی سیخە بە یەکێتی و پارتی نەکەن، جارێککە بە ئاسانی نەڕۆنەوە بە دوای ئەوەی کە بە ناوی کۆمەڵێک درۆی ساختەی کوردایەتی و کۆمەڵی قەزیەی مزەیفی قەومی و کە هەمووی لە بەرژەوەندی نەوت و دۆلار و پارەی ئەم دوو بنەماڵە چەتە گەرەیە بە ئومێد دەکەم بەم شێوازە جارێککە نەخەڵەتێن و لانی کەم تەمەناکەم ئەم دوو دەرسە وەربگرین. یەکێکیان ئەم شەش لایەنە بڕژێنە سەر جادە بەڵام بە قیادە و قەواعیدەوە، دووەمیان ئەم سێ چوار لایەنە تێبگەن لەوەی کە یەکێتی و پارتی لە ڕاستیدا ئەمە سیاسەتیانە جارێککە بە ئاسانی نیان خەڵەتێنەوە. سوپاس دەکەم. ئێمە وەستا پێشتر باس قسە لەسەرەوەی ئێستا ئێوە بە عملی دەتوانن چی بکەن مەسەلەن بۆ دەنگە دزراوەکان ئێسانگای عملیتان ناوە مەسەلەن هیچتان کردوە تا ئێستا مەسەلەن کە نەتیجە دزراوە ساختەکاری تێداکراوە؟ خۆی ئەمەی کە دەکرێت دەبێت لە ڕێگای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانەوە بکرێت کە لەو ڕۆنگەی بەڵگە و دیکۆمنت حاضر کراوە و پەیوەندی بە کۆمیسیۆنەوە کراوەتەوە کوبێ بە دوواداچوون بکە بۆ ئەم ئەنجامی کە هەیە جارێککە ئەم دەنگانە بە دەست دەژمێر درێنەوە یاخود کۆمەڵی عینە وەردەگرێتەوەکو بگاتە بەو دڵنیایی کە لە هەرێمی کوردستاندا ساختەی کراوە و جارێککە هەڵبژاردن دەکرێتەوە. ئەلمیهم یعنی حالەتێک دروست بووە کە بریتێ لە زەوتکردنی ئیرادەی دەنگدەشاری جددی بووە بۆ نمونە شش لایەنە بە بۆ چوونیەوە فشاری جددیان کردوتە ئێستا. جارە پێش شتێک منواتە سەوڕ دەکەم فشارەکان تاکو ئەم چەند ڕۆژە فشاری باشن، بەڵام ئەمەی کە بڕیاری لێدراوە لە کۆبوونەوەکان هەندێکیان ماوە جێبەجێ بکرێ بۆ نمونە کە ئەوەی بڕیاری لێدراوە چی ماوە جێبەجێ بکرێت بۆ خەڵکی باز بکەیت تازە لە نوێی با بڵین ئەمە بڕیار درراوە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانەوە بەدەستن بۆ کەرکک بکرێەوە بە دڵنیایی لە ڕێگەی ئەم شارانەوە حالەتێکی وا دروست دەبێت کە ئەوەی لە هەرێمی کوردستانیشدا هەیە لەژێر پرسیارداوە دەوێت بە دوجارچوونی جدی بۆ بکرێت چکە ڕەفسکردنەوەی ئەم لایەنانە پێکەوە و ئەم نیگەرانەی کە لە شەقامی هەرێمی کوردستاندا هەیە واتە سەور ناکەم یعنی حکوومەتی عێراقیش لە بەغدا و کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانیش وا بەو شێوازە ڕوحم بەم دوو دەسەڵاتە بکە لێ بگەڕێ بۆ شتێەوە بە ساختەکاریەکان بەرنە سەر ئەمانە ئەگەر بێت و لە شوێنێک دۆستیان هەبێ هاوکاری کردبن بۆم حالەتەم پێم وایە بای ئەوەی نەیاریان هەیە کە تێیدا عیبدار ببن لەم پرۆسەی کە کردویانە و ئەم هێزانە چکوکە وشار باسی کرد من وایە سەوڕ دەکەم یانی ئەمە دەرسێکە ببوو ئێمە کە لە ڕابردوودا پەرتەوازە بوون بەرامبەر بەدەسەڵات لە هەرێمی کوردستان لێرەیان لە بەغدا جارێککە تەباین ێوانم هێزانە بپارێزرێەوە تەباین ێوانم هێزانە بەرامبەر بەم سەختەکاریانە کراوە زەمانەتی بەرەو پێشچوونی داواکاریەکانە و هەروەها من واتە سەوڕ دەکەم ئێمە جارێککەوەکو خۆپیشاندان و ناڕزایەکانی فەرمانبەرانی لێ نەکەینەوە ئەم ساختەکاری ئەگەر هەر شتێکی لێکرابێ یەکێتی و پارتی پێکەوە کردویانە و پایتەخت مەڵبەندی ئەم ساختەکاریەیە و لە پایتەختیش قنسوڵیە و هەروەها UN و ئەم ناوەندە گشتیانە هەن کە لێرەوە دەتوانین بڵین بەرەو دنیا بۆ ئەوەی کە ئەم حالەتی هەرێمی کوردستان و ئەمەی کە ڕووی داوە شەرمەزاری بکەین بۆیە زەرورە نیگەرانیەکان و ناڕزاییەکان جوڵە گرنگەکان لە هەولێر چەقی ئەم نیگەرانی و ناڕزایی و چەقی چالاکی ئەم هێزە سیاسیانە بێ بەرامبەر بە ئەم سەختەکاری کراوە. بوتت زەمانەتی گێڕانەوەی دەنگەکان بیت تێلێگریزیە و شەژلایەنە بەڵام زەمانەت چییە بۆی کە بەیەگریزی بمێننەوە بۆی کە بێتە زمانەتێک بۆ گێڕانەوەی دەنگەکان دەرە پێش هەموو شتێکیان ڕابردوو سەلماندوێتی هەر هێزێک کە نەرمینوان دەبێ بێ مصالحایان ناوبژیوانی بکە لە بینی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەم دەسەڵاتەوە پێی وایە ئەمانە بە ئەندازەیەک تونڕەو بوون بەرامبەر بەدەسەڵاتم پێم وایە دەبێ یعنی ئەگەر لەم قۆناغی عیبرەت وەرنەگرن و پەنوەرنەگرن ئەکەی پەند وەردەگرن یعنی ئەمانە بەزەیان بە دۆستە نزیکانی خۆشیان دانهاتوتەوە کە بەزەیان بە دۆستە نزیکانی خۆشیان دانهاتوتەوە زەرور ئەم هێزانە پێکەوە تەبابن و یەک پارچە بن بەرامبەر بە باشە بەڵام ئەو یەک پارچەی
هەیە بۆ نمونە لەو بژاردانەی کە لە بەردەمتاندایە بۆ گێڕانەوەی دەنگەکانتان یەک ریز و کۆبوونەوانە زارێ پێش هەموو شتێک ئەم کۆبوونەوانی کە دەکرێ ئەو میکانیزمانەی کە دادەنرێ و لیژنانە ئەو جم و جۆڵ و چالەکانی کە هەیە تایبەتە بە چارەسەرکردنی ئەم دەنگە دزراوانەوە ئەم سەختەکاریە کە هەیە لە هەرێمی کوردستاندا ئەمە نەبووە تا ڕێکوتنێکی استراتیژی لەبینی ئەم لایەنە نەبەوەی کە 2000 پشتی یەکتر بەردەدەن و لە کۆی پرۆسەکە بەڵام دەرەمە دەواازەیەکی گرنگە نەک ئەم چالاکی هەو بەشانی کە هەیە ئەم سەختەکاری کە بەرامبەر بە هەمویان کراوە بەبێ فەرق ئەم پێم وایە ئەمە پندێکی گەورەیە کە لە ئێستا بەدواوە ئەم هێزانە پێکەوە پشتی یەکتر بەرنەدەن و هیچیان لە کاروانەکە ئەوەکانی تر بەجێ نەهێڵە ینی ئەمە دەرسێکی گرنگە بەڵێ بە بچوونی پێویستی بە ڕێکەوتنێکی ستراتیژیە لەلایەنە لە بەرامبەر لە هەرێمی کوردستاندا ئەو دووبارەیە لە هەرێمی کوردستاندا وەکو چۆن لە ڕابردوودا بەبێ ئەوەی کە پێمان بلەرزێ معارەزەیەکی جدی بوون لە هەرێمی کوردستاندا و قەنەعەتمان بە زۆرێک نەبووەکە وەسەتیەت بگرین لە بینی معارەزە بوون و با بڵێن ئەم دەسەڵاتە قەنەعەتمان وایە لە هەرێمی کوردستاندا دووبارەیە بەرەیەکی معارەزە و بەرەیەکی دەسەڵات و لەو نێوەندەیدا هێزێک هەبێ زەرەر کردووە و 2000 دەسەڵات قازازی لێ کردووە هیوادارم ئەمە بێت بە پندێکی گەورە بۆی هیچ هێزێک لەو نێوەندەدا لەو نێوەندەی ڕانەوەستێ لە بینی معارەزە و دەسەڵات هەمومان بین لە هێزی هەمویان بێن لە ڕیزی هێزەکانی معارەزە و دەستەیەک یان گروپێکی گشتی معارەزە دروستکەین و هەموو ئەو میکانیزم و واروە ئالێتە مەدەنیانە بگرینە بەر بۆ ئەوەی کە دەسەڵات ناچار بێ زارێککە ساختەکاری نەکات دەسەڵات ناچار بێ زارێککە احتیکار نەکات دەسەڵات ناچار بێ زارێککە قۆڕەخکاری نەکات کۆی ئەم نەهامەتیانی کە بەسەر میلەتی ئێمەدا هێنراوە ناچار بێ کە سازش بکە و ڕێز لەم تەنەوع بگرێت کە ڕنگدانەوەی ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستانە کاک حەکیم بە ئەم جملەیەش بۆ تۆ ڕوومکەمەوە ینی بردننی ئیرادەی کۆمەلگا ینی کۆمەلگا بە چ تووشی شپرزەیی دەبێت یان چ تووشی زۆرێک لە تونوتیژی دەبێت چ وای لێدێ ڕایاڵی کۆمەڵاتی و شیرازەی کۆمەڵاتی تێک دەچێت بۆی کە کۆمەلگا بەرەو کۆمەلگای ئەمە من دڵم خۆشە بۆی کە کۆمەلگای ئەمە هێواش هێواش بەرەو کۆمەلگایکی لیبرال دەچێت بەرەو کۆمەلگاری یەکتر قبول کا بەرەو کۆمەلگایەک دەچێت کە وشیار بێ بەرامبەر بە پرۆسی دموکراتی و هەڵبژاردن پاشەکشەکردن لەوەی کە کۆمەلگای ئێمە بێ ئومێد بێ لەم پرۆسی ئاڵوگۆڕی ئاشتانەی دەسەڵات بە تەکید کۆمەلگایەکی زۆر مەترسیدا لێ دەردەچێت و هەموو ئەو دەسەڵاتانش کە هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە باکووری ئەفریقیا کە میلەتەکەی خۆیان بێ ئومێد کردووە لە گۆڕانکاری میلەتەکەی خۆیان بێ ئومێد کردووە لەوەی کە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە گۆڕانکاری بکەن بە تەکید 2000 خۆیان زەرەر کردوترین پێڕ و گروپ و ئەحزابی سیاسی بوون کە ئەم ڕێگریان کردووە ینی پێ دوای مەترسیدارەکە بۆ دەسەڵاتە ینی بۆ بێومێتکردنی کۆمەلگا ئەزمونەکانی دنیا وایان سەلماند و هەر کاتێک کە ئیرادەی کۆمەلگا غەسب بکرێ و لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە گۆڕانکاری نەکرێ و ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بە زەحمەت بێ بینین زەرەرکردووی یەکەم 2000 گۆڕ و قبری دیکتاتۆرەکان و ئەوانەیە کە احتیگارین لە وڵاتدا کردووە خۆ هەرێمی کوردستانی ئەمەش لەو زۆرە ڕێکاری و یاسایە بەدەر نییە بەڵێ نمونەمان هەیە لە دەور و بەرمان هەموو ئەمانی کە لە بەهاری عەرەبیە توش بوون ئەم وڵاتانن کە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتی تێدا نەکراوە انتخاباتی تێدا نەکراوە و زۆر لە سیستەمە دیکتاتۆرەکانی تریش دنیای معارضن بۆی کە تووشی تەقینەوەیەکی لەو زۆرە بن لەبەرەوەی ئینسان ئەگەر بێت و مرۆڤەکان بە ڕێگەی سلمی و مەدەنیانە نەیانتوانی گۆڕانکاری بکەن بە تەکید هێواش هێواش کۆمەلگایەکی تونوتیژ و ناڕێک دەردەچن هیواداری نەگاتەوە خۆناغی سپاس دەکەم کاکوشە سەبارەت بە ئەو کاندیدانی کە بەڕێزوت کاندیدی ساختن پێ دوایە توان چی بکەن بۆ نمونە کاندیدێک بە دەنگی ساختە بڕواتە پەرلەمانی عێراقەوە چی بۆ خەڵک بکات بەڵێ لە ڕاستیدا ینی ئەمانەی کە سوورەزانن کە بە حەقی خۆیان دەرنەچون هەڵبەتە لە یەکێتیش و لە پارتیش کاندیدیانتیایە کە بە حەقی خۆی چاوەڕوانی دەرچوونی تیا بوو چ لە سلێمانی چ لە هەولێر ینی بۆەوەی کە تعمیم نەکەم بە گشتی نێڵن بەڵام ئەوانەی کە زۆرینەیان بۆ نمونە یەکێتی لە سلێمانی خۆیان چاوەڕوانی 2 کورسی بۆ 3 کورسی بوون ئێستا ئەگەر 7 کورسی و 8 کورسی و 6 کورسی ببن بەشێکیان بێگومانە بن بە نوێنەری ساختە ئەمانە لە ڕووی دینیەوە ئەمانە لە ڕووی ئینسانیەوە ئەمانە لە ڕووی نیشتیمانیەوە ئەمانە لە ڕووی نەتەوەییەوە هەم گوناهەکەن هەم تاوانەکەن هەم خیانەتەکەن کە بە نوێنەرایەتی ساختە ئەڕۆنە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ڕاستیشدا وەکو ئەوەی کاڵە مابوونی على الباطلی باتل بێگومان ئەمانە نوێنەرایەتیەکان نوێنەرایەتێکی باتیلە و بەداخیشم زۆر بۆ ئەوەی حسب ئەو معلوماتانی کە ئێستا دەرچووە لەوەی کە چێت سەرکەوت و چێ سەر نەکەوتووە ئەم لایەنانە بەداخەوە کە ساختەکاریشیان کردو ساختەکاریان کردو بۆ کۆمەڵی کاندید کە بەداخەوە ئیمکانیەتی ئەوەیان نییە کە لە پەرلەمانی عێراق نوێنەرایەتی بکەن بەشیشیان هەر عەرەبی نازانن بەشیشیان اختصاصاتیان اختصاصی زۆر نادەقیقە بۆ ناو پەرلەمان
بێگومان تیاشیاندا هەیە کە توانای هەیە بەڵام زۆرینەی هەر زۆریان خەڵکی زۆر بێتوانان و کاک حەشیمەمێ بۆ مێژوو بڵێم و لە بەردەمی ڕایگەشتی خەڵکی کوردستانیش خولی ڕابردووش ئەگەر توانەکانی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی کۆمەڵ لە ناو نوێنەرایەتی کورد بتێناتە دەدرەوە توانای نوێنەرایەتیکردنی کورد لە پەرلەمانی ڕابردووە ئێجگار لاوازە بوو ئەگەر نەڵێم تووشی عیبوعار دەبێت ینی مەسەلەن بۆ نمونە ئەندامەکانی فراکسیۆنی کۆمەڵ لە لیژنەی مالیە بێنە دەرەوە بزانە لە خولی ڕابردوو چیتی ئامایەوە توانەکانی لیژنەی قانونی لە فراکسیۆنی کۆمەڵ و گۆڕان بێنە دەرەوە لە خولی ڕابردوو بزانە چیتی ئامایەوە توانەکانی فراکسیۆنی گۆڕان لە لیژنەی ئەمن و دیفاع بێنە دەرەوە بە وەسفی خۆم یعنی قەزمەوەیە کە ئەوە فراکسیۆن ئەنی نوێنەرە نەوعیەکانی کۆمەڵ و گۆڕان و طبعا ئێستا ئەوە برادرانی یەکگرتووشی هاتۆتە سەر ئێستا هاوپەیمانیشی هاتۆتە سەر لێرەوە طبعا ئەوە بڵم کە زۆر گرنگە ئەم لایەنانە بیر لە بایکۆتی عملی سیاسی بکەنەوە هەر بیر بکەنەوە لەوەی کە نەڕۆن بۆ بەغدا لە بەغدایان لە کوردستان بێگومان لە کوردستان با نەڕۆن بۆ پەرلەمانی عێراق نوێنەرە سەرکەوتەکان با نەڕۆن بە ئەم شەش لایەنە چەند کاندیدیان هەیە هەمووی بە ئەم کورسیانە فراغی ئەم کورسیانە چۆڵێتی ئەم کورسیانە با بە چۆڵێتی بمێننەوە بەڕێزت ئەگەر دەرچویانمەدن سەرمەشق بن لەم بەڵێ من بۆ خۆم هەر زۆر دەمێکە یەکەم ڕۆژ لە ئەو کاتێک کە بەشێک لە گەنجەکانم یەکەم شەو لە بەردەمی گردی زەرگەتە کاتێکە هاتنە سەرمان هادی ئەکردەوەی چێک لە وعدانی کە داومە ئەوەیە من طبعا ملتزمم بە بڕیاری حیزبەکەی خۆمەوە بەڵام هەموو تەوەجوهی حیزبەکەی خۆمان و هەموو تەوەجوهی لایەنەکانی تریش بریتیە لەوەی کە ئێمە زۆر پێویستە کە بایکۆت بکەین باشە سوودی چیە بایکۆت بۆ نمونە ئەزانی جارە پێش هەموو شتێک عکسەکەی وەرەگرم ئەگەر ڕازی بن بەو بایکۆت یعنی ڕازی بوون بەو دزیەی کە ئەمان لە دەنجی نوێنەران کردویانە بۆ نمونە ئەم سێ چوار حیزبی کە فراکسیۆنیان هەیە چاوەڕوانیان کرد لە بری 12 کورسی و 13 کورسی چاوەڕوانیان کرد 30 کورسیان هەبێ ئێستا 12 13 کورسیان هەیە کاتێک کە ئەڕۆن بە ئیرادەیەکی نوقسانەوە ئەڕۆن بەوەی کە بەشێکی زۆری دەنگەکانیان دزراوە ئەمە یەک دوام تۆ ئەم عیبە ئەم شوورەیە ئەم ئابڕووچوونە ئەم فەزیحەیە ئەدەی لە تەختی ناوچاوانی یەکێتی و پارتی پیانەوەی هێڵیتەوە هەموو ڕۆژێک ئەم 13 کورسێکە چۆڵە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق 4-5 فراکسیۆنەکە فراکسیۆنی گۆڕان فراکسیۆنی کۆمەڵ فراکسیۆنی یەکگرتوو فراکسیۆنی هاوپەیمانی باشە ئەمانە هەمویان 3-4 فراکسیۆن چۆڵە هەمووشیان لە سەروی کورسیەکەوە هەمویان بێگومان ئەمە پرسیارەوە با یەکێتی و پارتی بڕۆن خۆیان تەحمولی ئەو مەسئولیەتە بکەن با خەڵکە ئەو سوپەرمانانەی کە ئەنێرن بۆ ئەوێ با بڕۆن دیفاع لە بتوانن دیفاع بکەن هەنێکیان هەر لە ڕووی شکلیەوە نازانن چۆن داوام بکەن لەناو پەرلەمانی عێراقا چجای ئەوەی کە هەر نەزانن چۆن قسە بکەن هەنێکیان هەر عەرەبی نازانن ئیلە ئاخریه بەڵام ئەمە مەسجە بۆ زۆر شوێن مسجە بۆ پەرلەمانی عێراق مسجە بۆ دەوڵەتی عێراقی مسجە بۆ حکوومەت مسجە بۆ سەفارات مسجە بۆ شەرعیەتی هەڵبژاردن مسجە بۆ دەنگدەرەکانی خۆمان لەسەروی هەموویەوە کە ئێمە ڕازی نەبووین بچینە ژێر ئەم ئیرادەیەوە و ئێمە هەڵبژاردنی تریشمان لە بەردەمایە ئێمە دەتوانن ئەم چوار لە ئەم پێشەش لایەنە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی جارێک کە دەرسێکی خراپی یەکێتی و پارتی دابدەن و فێریان بکەن بۆەوەی کە تەزویر کاتێککە ئەیکەن ناکرێ هەتایە بەم شێوازە تێ ببڕێ بەڵام کەی فێریان دەکەن بۆ نمونە خەڵک ڕەنگە بڵێ ئەو 27 ساڵانەوە کاکە فێرمان کردوون بۆچی فێرمان نەکردوون ینی لەم ئەو شەوەی کە نەتیجەکەی ئەعلان کراوە هەموو قیادەی یەکێتی تهدیدی بزوتنەوەی گۆڕانیان کردو کە بێ قبوڵیان بکەن قبوڵمان نەکردو هاتوونەتە سەرمان تەقەیان کردو تەقەمان لێ کردوونەوە تۆ برینارمانەیە بریناری ئەوان زیاترە ئیتر لەوە زیاتر خۆ دیفاعکردن لە ئیرادەی خەڵک چیە یعنی دیفاع یعنی تا شەڕەتەقە ڕۆیشتوون لەگەڵیا و لەگەڵیشی ئەڕۆین و دڵنیاش بن لێیان خۆش نابین و دڵنیا بن لەوەی کە لە هەموو دنیای حیامان بردوون لە بەردەمی سەفاراتە لە دنیای عەرەبیە لە ناو شەقامی کوردیە ئێستا بەشێکی زۆری ئەوانەی کە تەنانەت لە ئەنگری یەکێتی و پارتیش بوون شەرمەکەن لەوەی کە ئەم دوو حیزبە ساختە چێ دەنجیان پێداون من ئەمڕۆ خەڵک تەلەفۆنی بۆ کردم وتێتی من دەنگم نەداوە بە تۆ یەکێتیش بووم بەڵام وەڵڵاهی من ئەزانم ئەم ساختەکاریی نامەعقولە وەڵڵاهی من خۆم شەرمەکەم لەوەی کە حیزبەکەم ئەمەی کردو کابرا یەکێتیە ئەمە تەسەوڕەکەم بۆ پارتیشان ڕاست بێ لەبەرەوە ئەزانی چی مەسەلەکە بریتی نییە لەوەی کە ئەمە نوێنەرە ڕاستەقین و با بڵێن ساختەکەی عادیەکەیە ئەمەش ئەسڵەکەیە قەزەکە قەزی ئیرادەی دەنگدەرە خەڵکی کوردستان لە سنووری ئەم 3-4 پارێزگایە کۆمەڵی خەڵکی بە شێو زانی و بیان نێرێتە بەغدا ئێستا خەڵکی تر ئەڕوا لەبری ئەوەی بۆ نمونە ئەحمەدی حاجی ڕەشید بڕوایان دارا محەممەد ئەمین بڕوایان زانە ڕۆستایی بڕوایان سەلیم شوشکەی بڕوایان چێ بڕوە کۆمەڵ خەڵک دەڕوا کە خەڵک دەنجی نەداوە بەمانە خەڵک ئەمەی نەکردو بە نوێنەری خۆی لەبەرەوە ئەم ئیرادە مزەیەفە ئەبێ حای بەری ئەبێ ڕایگری ئەبێ تێکی بشکێنی ئەبێ سنوورداری باشە بەس دەتوانن ڕای بگرن بەڵە بێگومان دەتوانین ڕای بگرین و پێشم وایە تا ئێستا فشارێکی گەورەمان دروست کردو ئەزانی کاک حەکیم ئەم ساختەکاریە بەری گۆڕانکاری بە قووەت کرد ئەم ساختەکاریە گەر پێشتر هەر ئێمە و کۆمەڵ بووین ئێستا فراوانتر بووین ئێستا خەڵکیشی تووڕەتر کردووە ئەوان پیانەوە بوو خەڵک بێئومێدە بێ خەڵک ئێستانێک بێئومێد نەبوو ئەوەی تر ڕقی لەم حیزبانە زیاتر بووە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمان هەیە دواتەگەڕێم وەلای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کاریکەی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و ڕیقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە پاکەرەوەی لەش پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسکون و ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگەر بەرەمە لای بەڕێز ڕەنگە ئێستا دەنگدەران تووشی جۆرێک لە بێومێدی بوو بن ئێوە بۆ ڕاگرنی یەکێتی و پارتی چ بژاردەیەکتان لە بەردەمدا بۆ گێڕانەوەی دەنگەکانیان تەنها بایکۆتە یا خۆت بژاردەی تریش هەیە بۆ گێڕانەوەی دەنگەکان
خۆی بایکۆتکردن یەکێکە لە ئەم بژاردانی کە لە بەردەم هێزە سیاسیانەدا هەیە وەکو کاک شێر باسی کرد بۆ ئەوەی کە ئەمە فشارێک بێ لەسەر ئەم دوو هێزە سیاسیە و ئەم بارودۆخی کە ئێستا لە بەغدادا دەگوزارێ بۆی کە لە بەرژەوەندی کورد نەبوو لە ئەنجامی ئەم ڕیفراندۆمە خراپەی کە کردویانە لەم خۆناغە هەستیارە بە خۆیان تەحملی ئەم مەسئولیەتە بکەن لەبەرم پێم وایە ئەمە گەر پێشتیش گویان بە پرسیارەتی داوە تا لەم خۆناغیانی لە ڕابردوودا هەموو هێزە سیاسیەکان پێکەوە شانیان خستبێتە بەردەم ئەو بەرپرسیارەتە لە بەغدایە ئەم جارە خۆیان بخەونە بەرپرسیارەتی چونکە لە ڕابردووشدا گەر تێبینیت کردبێ هێندەی ئەم دوو هێزە لە کوردستان لەسەر دۆستی نەوت و کۆمەڵێک دۆسیەی تر کە حکومەت بووە تەنسیقی نەکردووە نەچۆتە ژێرباری ئەم بڕیارانەی کە لە پەرلەمانی بەغدایە دەرچووە و هێز بابرین فراکسیۆنە کوردیەکان خۆیان پشتیوانیان لێکردو بۆەوەی کە پیان وا بۆ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە وەکو بودجەی لە ١٧ بەرامبەر بە ناردنینەوە لە ڕێگەی بەغدا و کۆمەڵێک دۆسیەتر ئەم جاریان پێم وایە بەرپرسیارەتەکە بە تاوی دەکەوێتە ئەستۆی خۆیان لەبەرەوەی ئەم ئەگەر بێت و ئەمان نوێنەرەکانن لە بەغدایە لە هەمان کاتیشدا ئەمەی کە ڕێگرە لە بەردەم تەنسیق نەکردن لەگەڵ بەغدایە هەر خۆیانن یعنی لێستا بەدواوە خەڵکی کوردستان باشتر دەزانێت بەوەی کە پیان وابێ ئەگەر ئەمان هیچیان پێ نەکراوە هێزەکانی ترچیە نا بەتەواوی بۆوان یەکلا دەبێتەوە و یەک دومی زەرژمە مێسچێکە بەوەی کە بە فعلی ئێوە کە پێش بڕچێ بۆ بەغدایە دەکەن دیارە بە بەغدایەکی زۆر بەدەستکەوتی دەبینن بۆ خواستەکانی خەڵکی کوردستان و دیارە بە پەلەن بۆ بەغدایە کە لەو ڕێگایەوە دەتانەوێت چی بکەن کە لە کاتێکدا لەم قۆناغەیدا لە بەغدا چی دەکرێت بۆ خەڵکی کوردستان یەکێکە لە ئاڵۆسترین پرسەکانی ئەمڕۆی واقعی کوردستان و عێراق و داخوازەکانی خەڵکی کوردستان یعنی خواستەکانی خەڵکی کوردستان لە ڕێگەی بەغداوە یەکێکە لە پڕ ئاریشەترین پرسەکانی ئەمڕۆی سەرساحە یارەمی کوردستان و بەغدا بۆیە خستنە ژێرباری ئەو بەرپرسیاریەتیە بە تەنها بۆ ئەوان من پێم وایە ئەمە سوودی لێوەرناگرن و گەوترین زیانەدا لە کاتێکدا بەهۆی ئەم واقع سەختەکاریەوە ئەم تیمانەی کە ئامادەیان کردو بینێرنە بەغدا و کاندیدەکانیان لە ئاستی ئەو بەرپرسیارەتیە گەورە دانین و لە ئاستی ئەم فشارە گەورە دانی و لە ئاستی ئەم جۆرە با بڵێن هێزە دانین کە بتوانن لە بەغدای ئەم فشارە دروستکەن بە بژاردەکان وتت بایکۆت بژاردەی تر هەیە بژاردەکانی تر ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا ئەگەر تێبینیمان کردبێت تەنها هەرێمی کوردستان لە دوورگەیەکی داخراو نییە لە بەرامبەر بە دنیادا ئەمڕۆ واقعی سۆشیال میدیا و واقعی ئەم هەموو قونسوڵیە لە هەرێمی کوردستان و کوردستان لە بەردەم دنیای دەرەوە و تێکژیرانی بەرژەوەندیەکان بۆیە گرتنەبەری هەموو ئەو ڕێگانەی کە بە دنیای دەرەوەی ئاشنا بکەین کە لە هەرێمی کوردستان حالەتێکی زۆر ناتەندروست لە سیستەمی دموکراسی کاریگەری دەبێ مەسەلەن خەڵک ئەوە هیچ وڵاتێکمان نەبێت هیچ قونسوڵخانێکمان بەدیوێتکردنی مافی دموکراسی قسەی بکات ئەگەر تێبینیمان کردبێت تێبینیمان کردبێ ینی ڕاستە ئیرادەی پەرلەمانی کوردستان و ئیرادەی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان حالەتێکی دروست کرد کە با بڵێن ماوەیان بۆ جەناوی سەرۆکی هەرێمی ڕابرد و درێژ نەکردەوە بەڵام 2000 ئیرادەی دەرەوەش هاوکارمان بوو کە زارێککە ئەم دۆسیە داخرا و سەرۆکێکمان نەبا بە ناوی سەرۆکێکی هەرێمی ماوە بەسەرچوو وەتە ئیرادەی دنیای دەرەوەش زۆر جار ئیرادەیەکی بەهێزە و زەروری ئێمە لە ڕوانگەی ئیرادەی و هەیە بۆ ڕاگررتنیان پێشێل کارێ بۆ نمونە ئێمە نابینین کاردانەوەی بۆ نمونە UN تا ئێستا ئەمریکا وەزارەتی دەرەوە وڵاتانی ئەگەر وڵاتێکی ئیقلیمی دەستی هەبێ کاردانەوەی تریشی بەردە مرزنیام کاردانەوە نەکاردانەوەی خێرابن لەوانەیە کاردانەوەی هێواش بن بەڵام 2000 ئەمانە کاریگەری گەورەیان هەیە لە بەروی تاکو ئێستاش واقعی هەرێمی کوردستان وەکو گوتم ینی قەوارەیەکی سربەخۆ نییە بەرامبەر بە دنیای دەرەوەدا و چاوی زۆر لەسەرەوە ململانێکی گەورەی بەرژەوەندیەکانیشی تێدایە و بەشێکی زۆرش لە هێزە مەدەنی خوازەکان لە دنیادا چاویان لەوەی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و ئاڵگۆڕی ئاشتیاری دەسەڵات و بەڕێکوپێکی بگوزەرە لە بەروی بەرژەوەندی نەوت و بەرژەوەندی ئەمنیان لەگەڵ ئەم هێدوو هێزە سیاسیە دانیە بۆیە بای خۆی فشاری گەورە دەبێ و مەرج نییە و فشارە لەو تەوقیتدا بێت کە تۆ دەتەوێت بەڵام لە کاتی خۆیدا کاریگەری خۆی هەیە وەکو کۆمیسیۆنیش بەکەم تەرخەمی نازان کە تا ئێستا بڕیارێکی یەکلاکەرەوەی نەداوە لە بەرامبەر ئەم پرسە بۆ نمونە کۆمیسیۆن ڕاستە لەو بارەیەوە با بڵێن ئەگەر لە قەزیە ئەچیسەکان و لە بیداتی کەم تەرخەمی هەبوو بێ بەڵام واتە سەوەڕ دەکەم کۆمیسیۆن هێواش هێوەڕوا خەریکە بێتە سەرخەت هەنگاوی یەکەم بابەتی کەرکووک بوو تەسەوەڕ دەکەم بڕیارێکی باشی بۆ دادێ و ئەگەر لێرەوە ئەوکو کەرکووک وەکو نمونە وەرگرین ئەگەر ئەمە دەواازەیەک بێ بۆی کە بێ لە ئەم سێ پارێزگای تری هەرێمی کوردستانیش چەند سومپڵێک وەربگرێت تەسەوەڕ دەکەم زارێککە کۆمیسیۆن دەکەوێتە ژێر بەرپرسیارەتیەوە بۆ پاراستنی سومعە و شکەی خۆی بۆ هەڵبژاردنەکانی تری ئایندەی عێراق تەسەوەڕ دەکەم ئەویش دووبارە دەرچەیەکی تر بێ کە ئێمە بین لەو ڕێگەشەوە فشار دروست بکەین و لێرەوە زارێککەش بگەڕێنەوە بۆتە ئەو مافی دەنگە زەوت کراوەکانمان سوپاس دەکەم کاکوش سەبارەت بە بژاردەکان ینی پێ دوێت تەنایمە بۆ ڕاگرتن تەنها بژاردەی مەدەنیمان لە بەردەستەیە ینی بۆ نمونە باز لە دروستکردنی هێز دەکرێت لە دەرەوەی هێزەکانی دەرەوەی دەسەڵات
بەڵێ ئەزانێ ئەوەی کە پێوەستە بە مەوقیفی بزوتنەوەی گۆڕانەوە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی مەدەنیە یەکێک لەو ئەساسە هەرە گەورانەی کە ئێمە کردومانە بە باوڵین شار ڕێگای خۆمان بۆ خزمەتی خەڵکی کوردستان فکرە سیاسەکەی کاگنەوشیروانە ڕێبازی سیاسەکەی کاگنەوشیروانە ڕێبازی سیاسەکەی کاگنەوشیروان ڕێبازێکی سیاسی مەدەنی بە خەباتی ناتوندوتیژی لە 2009 دەستی پێکردو تا ئەم لەحزەیە کاگنەوشیروان باس لەوە دەکات کە شاڕەی گۆڕانکاری لە کوردستانی عێراقا هەڵبژاردنە بەڵام ئەڵە شاڕێ لە شوێن تریش ئەمە وتۆ ناڵێت تاکە ڕێگا کە ناڵێت تاکە ڕێگا ینی ڕێگای دیکەش هەیە ڕێگای دیکە وەکو چی ڕێگای دیکە بێگومان خەباتی چەکداریە ڕوبەڕووبوونەوەیە ڕوبەڕووبوونەوەی شارە ڕاپەڕینە لە دژی ئەم سوڵتە کۆمەڵێک ڕێگای دیکە هەیە کە هەتا ئەم لەحزەیە بزوتنەوەی گۆڕان هەتا ئەم هەڵبژاردنەش و چاویشی لەوەی لەسەر ئەم شار ڕێگای بمێنێتەوە بەڵا بۆ مەسەلەی پێکێنانی هێزی چەکداری یاخود ئێستا زۆر باز دەکرێت لەسەر مەسەلەی بزوتنەوەی گۆڕانەوەوانە منەمێ بەڕوون و ڕاشکاوی بڵێم کە لە حەڤەی شوباتی شەهاتنە سەرمان پارتیاتە سەرمان ئێمە ئەو کاتش ئامادە بووین داکۆچی لە خۆمان بکەین بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی ڕەوانشاد نەوشەوا مستەفایە ئەو کاتێک کە خۆی لە ژیاندا بوو ئەو کاتێک کە پارتی هات لە حەڤەی شوباتە بێتە سەرمان خۆمان حەزر کردبوو ئەگەر بەهات نایە چۆن بەهاتن ئاوانە دەگەڕانەوە چۆن ڕوبەڕوومان بووبانەوە ئاوا ڕوبەڕوویانە بووینەوە هەروەک چۆن ئەو شەوەش کە ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی هات چۆن هات ئاوا ڕوبەڕووی بووینەوە ئەمەوێ بەڕوون و ڕاشکاوی بڵێم حەدەیەوەی کردوواتەوە بەڵێ ئەزانم بەڵام بەڕوون و ڕاشکاوی ئەمەوێ بڵێم بزوتنەوەی گۆڕان هێزی خۆبەخشی خۆپارێزی هەیە و فراوانیشی دەکات چەکداریش بەڵێ چەکداریش درۆیەکی گەورەیە بڵێن هێزی بزوتنەوەی گۆڕانیان هەر هێزێکی سیاسی لە کوردستانی عێراقا هێزی چەکدارینە ئێستا هەموو کەسێک لە ماڵەکەی خۆیان چەکدارە لەبەر ئەوە ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان هەر کاتێک هەر کەسێک بێتە سەرمان بۆ داکۆچیکردن لە خۆمان بێگومان چۆن بێن ئاوا جوابیانە دەینەوە و ئەمەیشێکیشە لەو قەناعەتە سیاسیانەی کە لە حەفتەی شوباتەوە بۆمان دروست بۆ ناکرێت خەڵک بێتە سەر و تۆ دیفاع لە خۆت نەکەی حتا بە مەفهومی دینیش حتا بە مەفهومی ئینسانیش بە هەموو جۆرە حتا بە قانونیش یەکێک بێتە سەر دەبێت دیفاع لە خۆت بکەی بۆیە بۆ نمونە بەزەم ژاردی هێزی چەکدار ئێستا بیتان لێ کردێتەوە کاکەمە ئەمە دروستکردنی هێزی چەکدار نییە ئێمە نامەنێت هێزی چەکدار دروست بکەین بەڵام جیاوازەکە ئەوەیە کە هێزی پاسەوانیکردن و دیفاعکردنە لە خۆت ناکرێت خەڵک بێت ئێمە نە تەلەڤیزیۆنی ئێنارتین نە هیچ حیزبێکی ترین بێنە سەرمان و بڵێن تەلەڤیزیۆنەکە داخەین و پەلامارمانە دەن و نازانم چی ئەوانە بزوتنەوەی گۆڕان هێزێکی جەماوەری گەورەی هەیە ئێستا من و تۆ کە قسەکەین بەیەکەوە بە سەدان کەس بەچەکەوە لە گردەکەیە حەزەکەم بزانی لەبەرەوە بزوتنەوەی گۆڕان هێزێکی خۆبەخشی چەکداریە کە داکۆچی لێکە بەڵام ناچین ئێمە بەهێزی چەکدار نەوت بدزین ناچین ئێمە بەهێزی چەکدار هەڵکوتینە خەسەر خەڵک ناچین بەهێزی چەکدار هەڵکوتینە سەر سندوقەکانی دەنگدان ناچین بەهێزی چەکدار داکۆچی دیفاع لە ینی با بڵێن تعدا لە خەڵک بکەین ئەمانە ناکەین بەڵام ئەمێ بەڕوون و ڕاشکاوی بڵێم گۆڕان هێزی دروستکردنی پاسەوانی خۆی هەیە زۆر ژمارەکان چەند ئەندام و چەند لایەنگرمان هەیە ئەوەندە کەسەشمان هەیە بۆ داکۆچکردن لە بزوتنەوەی گۆڕان چەند کەسمان هەیە کە ڕێبازی سیاسی و شۆمسەفای گرتو ئەوەندە کەسەشمان هەیە کە ئەگەر بێتە سەر تعداکردن لە بزوتنەوەی گۆڕان و لە گردی زەرگەتە و لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بێگومان ئەوەندە کەسەشمان هەیە بۆ داکۆچیکردن با لە ئێستا هەموو کەسێک بیبیستێ بەڵام ئەمە هەر شتێک بڵێم عەفوم بکە لەسەر ئەم قسانەی ئوستاز کە باسی لەوە کرد کە یەکێتی و پارتی بە ئەم چەند ساڵە بڕۆن بۆ ئەوێ زۆر قشتێکی بێ یەکێتی لە دروشمەکانی خۆی داوت بۆ گەڕانەوەی ئایندەمان وانە هەموو ئایندەی ناوچە جێناکۆکەکان بەشێکی هەمووینە بەشێکی ئەوان بەشێکیشی پارتی فرۆشتیان وانە تەمە ناکەم بەم 4 ساڵە بتوانن ئەم ئایندی ئەو ناوچانە بگەڕێنەوە پارتیش دروشمەکەی دیار بوو تێچم بۆ بەغدا بۆی سەربەخۆی بەخۆی سەربەخۆی دەستکەوتی زیاتری چی باس لە سەربەخۆی بازیان لەوە کرد کە ئێمە دەنگە دێن بە سەربەخۆی دەستکەوتی زیاتریش فعلەن وەکو تۆیڵی تەمە ناکەم کە بتوانن ئەم دوو شتە بکەن ئەزانی کاک حەکیم مەسجێک کە زۆر گرنگە بیڵێم لەم بەرنامەی تۆیە ئەوەیە هەموو هەوڵی یەکێتی و پارتی لەم تەزویرەیە بۆ بێئومێدکردنی حیزبە سیاسیەکان و بۆ بێئومێدکردنی خەڵکە من ئەمەوێت دڵنیایم بکەمەوە ئەوەی کە پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوەی گۆڕان ئێستا ئومێدی لە هەموو کاتێک فراوانترە و دەنگدەرانی گۆڕان و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان لە هەموو کاتێک تووڕەتر و ڕق ئەستورترن لەم دوو حیزبە و لە ئێستاوە چاوەڕوانی ئەوە دەکەن هەڵبژاردنێکی تر بێ جارێکی تریش بە هەمان شێوە داخیان بکەن و لە ئێستاشەوە دڵنیان دەکەمەوە کە بزوتنەوەی گۆڕان تا 4 ساڵی داهاتوو ئەم تەزویر و ئەم ساختەکاری و ئەم ساختەچێتیە وەکو فەزیحە ئەهێڵێتەوە ئەگەر بە تاقی تەناخۆشی مابێتەوە و بە ئاسانی بەسەریاندا تێناپەڕێت سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە بێئومێدی ینی پێ دوای خەڵکی کوردستان بەم شێوە بێئومێد بێ یاخود دەرکی حیزبە سیاسەکان چێ بۆ نمونە ئەگەر بێئومێدێکیش دروست بوو بێ لەوەی کە خەڵکێ دەنگم داوە بۆ نمونە هاوڵاتێک پەیوەندی کردووە وتوتی لێیان بپرسە بۆ نمونە من پێشتر دەنگم داوە بە ئێستای دەستەکردەکانی یەکێتی و پارتی بەلای دوکانەکەم دابن دوکانەکەشم دادەخەم دەبێەوە ئاگاتان لە دەنگکە ئێمە بێت خۆی بە دڵنیاییەوە کە قسە لە بێئومێدی دەکەن واتە بێئومێدی لەو میکانیزمەی کە دەنگدانە ئەجینە
پێم وانەیە هیچ میلەتێک بێ ئیرادە و بێ ئومێد بێ لە گۆڕانکاری و بێ ئومێد بێ لەوەی کە بتوانێت ئایندەیەکی باش بۆ نەوەکانی خۆی دابین بکە و بێ ئومێد بێ لەوەی کە ئەم دەسەڵاتە کە احتیکار دەکە ئەم دەسەڵاتە نەڕوخێ لەبەرەوەی هیچ دەسەڵاتێک نەبووە تەمەنی درێژ ببێ بە بەردەوامی و بێ ئومێد بن تاکەکانی لە گۆڕانکاری کە قسە لە بێ ئومێدی دەکەین واتە بێ ئومێدی لە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەگدانەوە کە ساختەکاری تەزویر ڕێگر بۆ لەو ڕێگایەوە گۆڕانکاری بکرێ ئاگداری ئەو بابەتە بین تۆ سەیری کە ینی کە بەدیلی ئەمەی چییە بەدیلی لەوەی کە خەباتی مەدەنیە ینی دەنگدان وەکو بەشێک لە خەباتی مەدەنی خۆپیشاندان وەکو بەشێک لە خەباتی مەدەنی بەڵام هەموو ئەو وڵاتانی کە خەباتی مەدەنی تێیدا خەڵکەکەی بێ ئومێد بووە کە لە ڕێگەی خەباتی مەدەنی ناتوانێت گۆڕانکاری بکە بە ئاقارێکی خراپدا ڕۆیشتووە واتە میلەتەکەی بێ ئیرادە نەبووە وازی نەهێناوە تووشی تونوتیژی بووە بە ئاقارێکی تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی و سیاسیدا چووە بەڵام دواتر دەسەڵاتەکە ڕووخاوە خۆ لیبیایەکە لەو نمونانە لە سەرەتای خۆپیشاندانەکان و خۆپیشاندان زۆر بە مەدەنی دەستی پێکرد بەڵام دواتر تونوتیژ بوو خۆپیشاندانەکان لە سووریا زۆر بە تونوتیژی زۆر بە مەدەنیانە بەڵام دواتر تونوتیژ بوون کەواتە نیشانەی ئەوەیە کە ئیرادەی کۆمەڵگا بۆ گۆڕانکاری ناسرەوێ ڕناوەستەیە کۆڵ نادان نامرێ کە باسی بێ ئومێدی دەکەین بێ ئومێدی لەوەی نییە کە کۆمەلگا واز لە خواستەکانی خۆی بێنێ کۆمەلگا واز لە ئاواتەکانی خۆی بێنێ بۆ ژیانێکی باشتر کۆمەلگا واز لە گۆڕانکاری بێنێ بۆ کەمکردنەوەی احتیکار و واروەها بۆ دابشکردنێکی داهات بە شێوەی یەکسان بەڵام بێ ئومێد دەبێت لەو میکانیزمە لە هەر وڵاتێکیشدا تاکەکانی بێ ئومێد بن لە میکانیزمی گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە گەورەترین باز و یەکەم بازدەر دەسەڵاتەکە بۆ واتە کە بێ ئومێدی دروست لەو میکانیزمانە یعنی بە نمونەیەکی سادە بێنمەوە کاتێک کە تۆ دەچێنە و لای بەڕێوەبەرایەتێکی بۆ کاروبارێکی خۆت ئەگە بە زەردەخەنەی ژووکارەکانە نەڕوا خۆ تووڕە دەکەی ئەگەر بزانی بە خۆ تووڕەکردن نەڕوا خۆ زیاتر تووڕە دەکەی ڕێگای تونوتیژی دەگریە بەر واتە ئەگەر تۆ نەتوانی بە ڕێگەی میکانیزمێکی مەدەنیانەوە بە زەردەخەنەوە بەو پەڕی دڵشادیەوە بڕۆی دەنگ بدەیوە دەنگکەشت پێدوا بێکە گۆڕانکاری دەکا بە تاکید کۆمەلگایەکی زۆر نەربوونیان و هێمن و لەسەر خۆ دەردەچی بە پێچەوانەوە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەم تووشی بێ ئومێدی بوون بۆ نواز لە گۆڕانکاری بێن کە بۆ نمونە ئەم ڕۆناوەندی هەڵبژاردنە باز لەو کردو کە دەنگی حەقیقەتەن 200,000 بەڵام تەزویرێکی زۆرتان مەسەلەن دزینی دەنگەکانتان کراوە دەبا ئەو بابەتە بێنم ئەوەی کاگوشیار کە لە سەرتاوەکو خەباتێکی مەدەنی دەستیان پێکردو ئێمە لە پێشدا لە خەباتی چەکداریەوە بووینەتە مەدەنی کە لە خەباتی چەکداریەوە بووینەتە مەدەنی لە ترسنۆکی نەبووە و ئەگەر چەکدانراوە ئاسایەتی و جورئەت دانەندراوە بۆی ئەگەداری ئەو بابەتەی بی واتە ئێمە جورئەتمان فڕێنە داوە جورئەت هەرماوە ئازایەتی هەرماوە بۆیە ئەو مودەیەشدا ئەگەر تێبینیت کردوێ بەرامبەر بە هەموو ئەو هەڕەشانەی کراوە بەرامبەر بە گرتن بەرامبەر بە سزن و بەرامبەر بە کۆمەڵک تۆمەت بەخشینەوە قاسمان بەرامبەر بۆ حالەتە نەلەرزیەوە ئەگەر ناژ لە رزن نەداهاتوودا بەڵێ ناژ لە رزن نەداهاتوو والله من پێم وابوو پێشتر بە ئەندازەیەک لەناو ئەو هێزانی کە پێکەوە بڕیاری معارەزە بوونماندرا هێواش شێواش کەم بووینەوە چۆکمان دانەدا بەڵام ئێستاوە شکر ئەگەرنەکەن کۆڵی هێزیتر هاتۆتەکایەوە ڕای دزین دەنگەکانتان بێ ئومێد نەبوون لە گۆڕانکاری خۆی هەڵبژاردن ئێمە داکۆچی دەکەین بۆی دەنگە دزراوەکانمان وەرگرینەوە ئەگەر دەنگە دزراوەکانمان وەرنەگرینەوە بە دڵنیاییەوە ئەم خەباتە ئەم جوڵە چالێکەکان بەردەوام دەبن بۆی ئەوانەی کە دەنگەکانیان دزیەوە دەنگەکانی زەوت کردووە خێری لێ نەبینن و بزانن ئەمە دەنگی ئەسڵی خۆیان نییە و دەنگی ئیرادەی خەڵکترە زەوت کراوە کاکوش زۆر بەگوتنی خولک ئەمڕۆ بەرپرسێکی پارتی باسی جواب نادرێتەوە بەرپرسێکی پارتی باسی لەوە کردبوو کە تازە ئەوە ڕۆیش دەوەی ڕوویدا با لە بەغداد یەک ریز بووین و کار بۆ مافەکانی کورد بکەین بە کورتی بێ ئەمە یەکریزی تقریبان تەسەورەکەم ئەو یەکریزی ئەوان دایانەوە یەکریزێکی ساختەیە لە پێناوی نەوت و پارە و پۆست و ئەوانەیە و ئەگەر بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا جۆرە لە یەک نزیشی لە بینی پارتی و بۆ نمونە یەکگرتووە هەبوو بێ ئێستاوە نەماوە تقریبان ئەگەر لە ماوەی ڕابردوودا ئیتفاقێکی کە بەداخەوەیەتی هیچ احترامێکی ئیمزاکەی مام جەلالیان نەگرت هەبوو بێ لە بینی ئێمە بۆ نمونەیەکێتیدا ئێستا ئیتفاقی هەر کۆتایی هاتووە بەم ساختەکاریە تقریبا نێژرا بە یەکجاری لەبەرەوە یەکریزی لە دیدی ئێمەدا لەسەر کۆمەڵێک بنەمای نیشتیمانی لە کوردستانەوە دەست پێکە نەک لە بەغداد ناکرێت لە کوردستان ساختەکاری و لێ بکەیت و ئیرادەی دەنگدەرەکانم بتزی لەوێ چاوەڕوان بی ئەوەی کە نەخێر هەتا 4 ساڵی داهاتوو ئەم فەزیحیان هەموو ڕۆژێ بە چاودادەینەوە بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس مامۆستا بە کورتی سوکەکاتتون والله من دەڵێم ئێمە کە قسە دەکەین لەسەر دەربارەی واقعی هەرێمی کوردستان ئەگەداری ئەوەی بین ئەگەر بێت و میحوەری ئەملا تاوانبار بێ بە تەزویر
میحوەری ئەولا تاوانبارە بە تەزویر و پەنابرنە بەر تەرغیب و تەرهیب لە بەرەوەی تاکو ئێستا ڕێگەتی بینێت کردوێت لە وەتی هەڵبژاردن دەکرێت لە دووەکە لە 1985 سەروی 85 دەنگکان پارتی دەیبا ئەگەر بەشێکی بە تەزویر بردێ بەشێکی بە تەرغیب و تەرهیب بردووە بۆیە تاوانی ئەولا کەمترین لە تاوانی ئەملا. سپاس بۆ هەردوولاتە، سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارم تا بەرنامەیەکی تر. خواتەمەوە.